ئێمە ئەوڕۆکۆک و ناوەندیشتۆران ڕێکخراوە قوتابیانی کوردستان هەڵسان بە هاوکاری خێرخوازان بەربەرچاوگرتنی ئەو ڕەوشە بارودۆخی کە قوتابیان تێدانە بەگشتی و قوتابیانی داخلیش بە تایبەتی تر بەهۆی ئەو قەیرانەوە بەهۆی تاقیکردنەوەکانیشەوە کە قورستر ئەتوانن ئێواران خواردن بە خۆیان ئامادە بکەن. ئێمە وەکو ئەرکێکی ڕێکخراو و ئەرکێکی ئاینی و دینی کە ئیسلام زەختی لەسەرکاتەوە سان بەسازکردنی ئەم ئێوارە خوانە و ئیفتار سائیمە بۆ کۆمەڵێک لە قوتابیانی زانکۆ.